لای هەموو ڕوونەکەوانە بێژان لە ئەمڕۆدا بۆشایەکی گەورەی کەمی میلاکات و کەمی میلاکاتەکانیان پڕ کردوتەوە لە قوتابخانەکان و خوێندنگاکاندا و چەندین ساڵە بوونەتە هۆکاری کەمبوونەوەی کەموکوڕیەکانی پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان. بەڵام بەداخەوە ئەو خزمەتە گەورەی کە وانە بێژان دەیکەن لەلایەن حکوومەت و وەزارەتی پەروەردەوە هیچ گرنگێکی ئەوتۆی پێنادرێت و بە موچەیەکی کەم بەڕێ دەخرێن. بەبێ ئەوەی هیچ حسابێک بۆ خزمەتکردنەکانی ساڵەکانی ڕابردویان بکرێت و هەروە هیچ ئاسۆیەکی ڕوون لە بەردەمیاندا نییە. بەڕێزان، ئێمە لێرەوە وەکو مامۆستانی وانە بێش کۆمەڵێک داواکاری دەخینە بەردەم وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێمی کوردستان. لەوانە یەکەم دامەزراندنی مامۆستایانی وانە بێش بە خاڵبەندی بە شێوەیەکی هەمیشەیی لە قوتابخانە خوێندنگاکاندا لەسەر بنەمای پسپۆری و شیاوی کۆنمرە و ساڵی وانەبێژی. دووەمیان تاوەکو کاتی دامەزراندنمان چەند گۆڕانکارێکی خێرا ئەنجام بدرێت بە مەبەستی باشترکردنی ژیان و گوزرانی مامۆستانی وانەبێژ وەک ئەلف پێدانی موچێکی مانگانە بە بڕی 500,000 وەک پێشتر بەڵێنیاندا بوو، بە دانانی مامۆستانی وانەبێژ بە ڕسمی لە خوێندنگا قوتابخانەکان تاوەکو کاتی دامەزراندنیان بەردەوام بن لە کارکردن لە کاتنی هاتنی مامۆستای میلاک لە کار دوور نەخرێنەوە و لە کاتی جواب نەدانەوەی داواکاریەکانمان ئێمە تەواوی فشارە مەدەنیەکانمان دەگرینە بەر تاوەکو دەگاتە بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن و بایکۆتکردنی پرۆسەی تاقیکردنەوەکان لە هەرێمی کوردستان.